سڵای خواتان لە ببینەرە عزیز و خۆشەویستەکان خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگۆ دێمەوە دیدارتان تەوەری بەرنامەی ئەم جارەمان کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر کۆمەلگا بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر نەزاکات حوسێن مامۆستای زانکۆ بەڕێز دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ بەڕێزان بەخێربن دکتۆرە بەخێربێت مامۆستا سەرەتا دێمە لای بەڕێزان سەرەتاکانی سەرهەڵدانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیان بابەتی ئینتەرنێت لە چ وڵاتێک سەری هەڵدا و بە چ مەبەستێکدا مەزرا بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێکم هەڵبژاردننی ئەم تەوەرە بۆ میوانداریتان دارە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشێکە لە خزمەتگوزاری ئینتەرنێت یعنی دوو ڕاهەیە یەکەمیان باسی ئەوە کرد کە لە ساڵی 1945 لە سەردەمی ڕۆزفێڵتا بیر لەوە کراوەتەوە کە تۆڕێکی پەیوەندیکردن لەباری ئیستیخباری و سەربازی ئەوانە لە ئاڵگۆڕی سەربازیە زانیاری سەربازی لە کاتی هێرشی ئەتۆمی بڵێ نەچێتی سۆڤێتی ئەو سەردەمەکە ململانی جەنگی ساردا بۆ لەگەڵ ئەمریکای هەوڵ بدرێت تۆڕێک دروست کرێت لەو بابەتە بەڵام تۆڕەکە دروست نەکرا هەتاوەکو سەردەمی ساڵی 1969 لە سەردەمی ئایزنهاوەرە کە زیاتر تۆڕێکی داخراوی باری سیخۆڕی و سەربازی و ئەوانە بوو لە ساڵانی هەفتاکانە بووە ینی داهێنانێکی مەدەنی و لە یەکەم جەرزان و ئەمریکەکان بەشداریان کرد لە خزمەتگوزاری ئینتەرنێتە بەڵام سەبارەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئەوەی پێوترە سۆشیال میدیا سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2004 کە خوێندکارێکی تەمەن 20 ساڵ بە ناوی مارک زۆغێربەر لە زانکۆی هارڤاردی ئەمریکا ئەو تۆڕەی داهێنا بۆ یەکەم جار هەستا ئەلبومی وێنەی بڵێن تەخەڕوجی زانکۆی بڵاو کردەوە کە دوای بووە کەیس و کێشەیەکی لە دادگای ئەمریکایە و دواتر بێتاوانی سەلمێنرا و لە ساڵی دواترە ساڵی 2005 توانی ئەم تۆڕە فراوان بکە بە ناوی فەیسبوک و کۆمەڕێک لە هاوڕێکانی لە زانکۆ بەشداریان تیا کرد تاوای لە هات ئێستا ینی ئەم سەردەمە بە سەردەمی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان ناو ئەبرێت ینی بە پێی ئاماری ساڵی 2010 زیاتر لە 1 ملیار کەس بەشدارە لەو تۆڕەیە تەنیا لە وڵاتە عەرەبیەکان 300 ینی نزیکەی 30 میلیۆن کەس بەشدارە لەو تۆڕەیە کە لە 100 دانیشتوانی وڵاتە عەرەبیەکانەکە بە کورتی لەسەر تۆڕەکە بوو. زۆر باشە دکتۆرە دێمە لای بەڕێستان دکتۆر بەهادین باسی لەوە کرد کە زروفی ئێستا ژیاری ئێستا پێی دەوترێت سەردەمی سۆشیال میدیا ئەم سۆشیال میدیا ڕێگە دوورەکەی بۆ هاوڵاتی کورد کردوتەوە یاخود زیاتر سەرقاڵی کردووە و هاوڵاتیانی تووشی بەریەکەوتن و پێکدادان کردووە خۆی ئەگەر ئێمە سێرێک بۆ مێژووی میدیا بکەین بۆ قۆناغانە بکەین کە میدیای پێات تێپەڕیوە میدیا بە 4 قۆناغا ڕۆیشتووەتە گەشتوێت ئەم قۆناغی کە ئێمە ئێستاتیان ئێستا لە قۆناغەکان پێڵە قۆناغی تەفاعولی قۆناغی کارلێکردن واتە وەرگر و بەکارهێنەر لەگەڵ میدیا تەفاعولی هەیە ئاڵوگۆڕەکات ئەم شت بەو ئەدا و ئەوی شت بەم ئەدات لە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو شتێک تۆ بتەوێت کاریگەریەکەی چۆن دروست بووە و چه ئامانجێکە پێکی ئەکەوێتە سەرەوەی تۆ بۆچی بەکاری ئەهێنیت لە ئێستادا تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ ئەو ئامانجەی کە بەکاردەهێنرێت خۆی لە بناغا بۆ 3 ئامانج ینی تا هەتاوەکو ئێستا تا گەشتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ لە ئەوروپا کە سەری هەڵدا تەبەن لەوێ هەر ئامرازێکی ڕاگەیاندن لە شوێنێک سەری هەڵداوە پێداویستی واقعی ئەو شوێنە هۆکار بۆ بۆی کە سەر هەڵبدات تۆڕە کۆمەڵایەتیەکان سەرەتا لە ئەوروپا سەری هەڵداوە بەشێکی زۆری پێداویستی واقعی زانستی واقعی ئابووری واقعی کۆمەڵایەتی ئەوان بووە لەبەر ئەوە ئەو ئامانجانەی کە تا گەشتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تا بڵاو بوویەوە بە جیهانە لە وڵاتانی ئەوروپا بۆ ئەو سێ بوارە بەکارهاتووە و توانیوێتی چ لە بواری بزنس و ئابووریە بزنس و مارکێتین و ئەو بابەتانە و چ لە بواری کۆمەڵایەتیەکە ڕۆڵێکی زۆر باش بۆ ئەوان ببینێ کەوان خواست و پێداویستی کۆمەڵایەتیان زۆر بووبەوە و لە بواری زانستیە کە سەرەتا خۆی لە زانکۆیەکە سەری هەڵدا بۆ بواری زانستی توانیوێتی ڕۆڵی خۆی ببینێ بەڵام دواتر کە فراوان بوو چووە بواری سیاسیەوە چووە بواری بۆ پرۆسی هەڵبژاردن بەکارهات لە زۆر ینی تۆ ناتوانانی لە 100 بە مطلقی بڵێ ئەمە کاریگەری نێگەتیڤی هەیە یا ڕێگەی کورت کردوێتەوە بۆ هاوڵاتیان و ناشتوانی بڵێ وڵا لایەنە ئەرێنیەکانی زۆر باشە لەبەرەوە ئەکەوێتە سەر ئەوەی ئێمە بۆچی بەکارێنین هەیە لە وڵاتانە بۆ نمونە شەریکات هەیە ئەو پەڕی سوودی لێ بینیوە بۆ بانگەشە
بۆ ڕێکلامکردن بۆ مارکێتکردن لە بواری سیاسیا چەندین کەسی بەناوبانگی سەرکردەی بەناوبانگی جیهانی لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە توانیوێتی لە پرۆسی هەڵبژاردننا بیباتەوە لە بواری زانستا بە هەمان شێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خواست و پێداویستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی ئەم وڵاتانی ئێمە کە جەنگی تیا و ئەم وڵاتانی ئێمە کە ئازادێکی ڕۆژنامەگەریتیانە تا ڕادەیەک زۆر بەو شێوازە نیە کەپتێکی سیاسی هەیە ئەو بێدەنگیەک هەبووە چۆتە ناو بوارە سیاسیەکەەوە زۆرتر بۆ بوارە سیاسیەکە بەکار هاتووە و ئەمە ئەتوانین بڵێن ئێمە نەکە هەموو گەشەیەکی تەکنەلۆجیا هەموو داهێنانی ئامرازێکی نوێی تەکنەلۆجیا کاری بۆ هاوڵاتی ئاسان کردووە و لە هەمان کاتیشە سەرقاڵی کردووە بەڵام خواستی واقعا پێداویستی سەردەمە ئەشکەوێتە سەر ئەو کەسی کە چۆن بەکارێنێ ئێمە بۆچی بەکارێنین کەسێکی تر بۆچی بەکارێنێ هەیە چەند ئەکاونتێکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەجیاجیا هەیە توانیوێتیشی تەصنیفی بکاو بۆ ئامانجی خۆی بەکاری بێنێ هەشە بە یەک جۆری تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چەندین گرفت و کێشە ئەکەوێتە سەقافەتی ئەو کەسە خواستی ئەو کەسە کولتوری ئەو کۆمەڵگەیە کە ئەو ئامرازە بۆچی بەکاردێنێ. زۆر باشە سپاس دکتۆر بەهادین دکتۆرە نەزاکەت باسی لەوە کرد کە یەکێک لە هۆکارەکانی پەیوەستبوونی کۆمەڵگای غەربیەکان بابەتە کۆمەڵایەتیەکان بۆ یاخود پەیوەندی کۆمەڵایەتیەکان بووە ئەوەی کە ئێمە وەکو کۆمەڵگایەکی شەرقی لە کۆمەڵگایەکی غەربیە لە کۆمەڵگای غەربیەکان جیا دەکاتەوە ئەوەیە کە پێشتر لە ساڵانی پێشوودا ئەو عادەت و تەقالیدە کۆمەڵایەتێکی ئێمە زۆر متەمەسیک بوون پێوەی ئێستا بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لاواز بووە هۆکاری لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە هۆکاری ئینتەرنێتەوە ئێوە تا چەندە بەیەکەوە دەیبەستنەوە تا چەندە هاوتەری بڕۆشتن بەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لاوازکە یاخود زیانی لێبدا یاخود کاڵی بکاتەوە بەڵێ پێویست دیارە تۆڕە کۆمەڵایەتیەکان ناوەکەی خۆی بەخۆیە تۆڕێکی کۆمەڵایەتی بەڵام لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە عێراق و کوردستان ئەنی بۆتە تۆڕێکی سیاسی وای کردووە کە لە جاتی ئەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەرەی پێ بدرێ لایەنی جوان پیشان بدرێ سیرەکەی زیاتر بەکارهێنرێ بۆ لایەنە نێگەتیڤەکەی کە ئێستا کاتیەوە هاتووە ینی چەندین توێژینەوە لەو ڕۆ لە ڕووی سۆسیۆلۆژی لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی میدیایی لەسەری بکرێت و هۆکار و فاکتەرەکانی بزانرێت ینی دەرەنجام و ڕێگەچاری بۆ دابنرێ بەڵێ ئێمە لە ڕابردووە ینی زیاتر کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی یا کۆمەڵگەی کوردەواری خۆمان بەوە ناسرا بوو کە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێزە و سەردان و هاتوشۆ و لە شین و شایی و لە پرسە و لە خۆشی و ناخۆشی یەکترا بەشدارین بەڵام ئێستا وای کردووە پەیوەندی کۆمەڵاتەکان دیاردەیەکی هێناوەتەکایەوە ینی زیاتر پەیوەندی لەگەڵ دوورە بەهێز ئەبێ بەڵام لە ناوخۆیان لە ناو خێزان لە ناو چین و توێژەکانە سیرەکی پەیوەندەکان بەرەو لاوازبوون ئەچێ یاخود وەکوتم لە ڕووی نەرێنیەوە ئێمە چکە ئاستی تاکەکانمان نەگەیشتۆتەوە وەکو دکتۆرە نەزاکەت ینی تۆڕێکی تەفاعولی ئینتەراکتیڤە بەڵام ئێمە نەمانتوانیوە ئاسی وشاری تاکەکانمان یا کۆمەڵگەمان نەگەیشتۆتە ئەوەی کە بتوانین تەفاعولێکی ئەریانی بکەین باش بکەین لەگەڵ خودی تۆڕەکەیە چ جای لەگەڵ خۆمانە ئەمە وای کردووە کە ئێمە نەمانتوانین ئاستی وشاریمان بگاتە ئەوەی وەکو هەر شتەکانی دیکە ینی چۆن میدیاش بە هەمان شێوە سیرەکەی لە کوردستانە زیاتر بۆ لایەنی سیاسی و یەکتر شکاندن و یەکتر ناشریکردن ئەم ڕووداوانی دوایی ینی بەڵگەنەویستە یا بەرچاوڕوونە. بەڵێ دکتۆر دەتوانی بڵێ چۆن میدیاکان بەسەر حزبەکاندا دابەش بوون ئەو بەشێکیشان میدیای سێبەرن لە هەمان کەدا تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەسەر حزبەکاندا دابەش بوون بە دڵنیاییەوە تووشی هەمان بەریەکەوتن دەبن بەڵێ بەریەکەوتنێکی زۆر هەیە لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمیش گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم تۆڕە بەردەستە ینی زۆربەی خەڵکی کوردستان و عێراقیانی خزمەتگوزاری ئینتەرنێتی لە بەردەست هەیە زۆر بە ئاسانی ئەتوانێت ئەکاونت دروست بکە و بڕی تێچوونەکەی هەرزانە و خێرایی بەکارهێنانەکەی خێرایی لە گواستنەوەی وێنە و هەواڵ و هەر شتێک ینی کۆمنت و ئەوەی کە پرۆسێکی کۆمیونیکیشنی دوولایەنە بێ ینی تۆ لە هەمان کاتە نێرەت بیت و وەرگریش بی لە هەمان کاتە بتانی بابەتێک بڵاوکەیتەوە یا وێنە یا لەسەر بابەتێک بدوی کێشەکە لەوەی هەموو کەس بۆتە خاوەنی تۆڕە کۆمەڵایەتەکان کە بەشێکی تۆڕە کۆمەڵایەتەکان لایەنی میدیایی و لایەنی هونەری نووسین و لایەنی هونەری ئەتەچەت و مامەڵەکردنە لەگەڵ دەوروبەر کە بە دڵنیاییەوە هەموو تاکەکانی کۆمەڵگە نەگەیشتە ئەو ئاستی بتوان تەفاعول لەگەڵ ئەم تۆڕەیە بکەن یا بتوان بە شێوەیەکی دروست بۆ یا بۆ شتی باش ئەم تۆڕە بەکاربێنن بە تایبەتی ینی زۆر لە ئاکاونت ئەبینی کە بە ماسک و ناوی خوازرا و وێنەی خوازراوەکە زیاتر ئەمەش تۆڕی کۆمەڵایەتی بن دیوار و سێبەری ئەتوانی ناو بنی
چکە ئەگەر کەسێک بێوێت ینی ناسنامەی فەرمی خۆی وێنەی خۆی زانیاری دروست لەسەر سیڤی خۆی لەسەر زانیارە سەرەتاکەن کە فەیسبوک داوایەکە لە کاتی دروستکردنی ئەکاونتەکان ئەگەر بچی ینی سێرز بکەیت یا توێژینەوە بکەیت زۆربەی ئەکاونتەکان زۆر بەکەمی ینی زانیاری دروستی کەسێتی دراوە کە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەکرێت خراپ سوود لەو زانیاریانە وەرگیرێت بەشێکشی بۆ ئەوەیە ئەو کەسە ئەگەر لە کاتێکە ناوزڕاندنی کردیا کاری نایاسایی کردیا هەر شتێکی خراپی کرد تووشی لێپێچینەوەی یاسایی نەبێ هەڵ ینی نەدۆزرێت سەر بابەتی لایەنی یاسایی و ناوزڕاندن ئەوەی کە پەیوەندی بە سوسیال مدیا و ئینتەرنێتی شەو هەیە دوایی لە بەڕێستان دەپرسم دکتۆرە هاتینە سەر باسی ئەوەی کە هەمان ئەو پێکاتەی لە ناو کەناڵە ئاسمانیەکاندا هەیە بەوەی کە دابەش بوو بەسەر حزبەکان لە ناو ئینتەرنێتیشە کۆمەڵێک گروپ و پەیج و ئەوانە بە سێبەر یاخود بە ئاشکرا بەرگری لە هێزێک دەکە یاخود بەریەکەوتن لەگەڵ هێزەکان دروستەکە پرسیارەکە بە جۆرێکی دیکە بکەین لێرە لە لای خۆمان لە وڵاتی خۆمان تەنیا تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بەریەکەوتن بەکاردێنرێن یاخود وەکو ئەوانەی کە لە وڵاتانی عەرەبی بینیمان لە شۆڕشی 25 ژێنەیاری میسر بانگەوازێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وای کرد کە ببێتە هۆ ئەوەی کە حکوومەتی میسری بڕوخێت واتە ئێمە دەتوانین ڕایگشتی دروستکەن بە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود هێشتا لە خۆناغی بەریەکەوتن تێنەپەڕیبین خۆی قسەکردن لەسەر تۆڕی کۆمەڵایەتی قسەکردنە لەسەر کۆمەڵگەیەک تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەڵگەیەکی افتیرازین واتە بەرامبەر بە کۆمەڵگە واقعەکە ئێمە کۆمەڵگەیەکی ترمان هەیە ئەم کۆمەڵگە ئیفتیرازیە بەرهەمی دەرهاویشتەی کۆمەڵگە واقعەکەیە وا ئەکات لەگەڵ ئەوەی کە بەرهەم و دەرهاویشتەی دەستی کۆمەڵگە واقعەکەیە ئەبێتە فشاریش بۆ سەر کۆمەڵگە واقعیەکە و ئەبێتە جاری وایە ئەبێتە هۆی گەشەدان بۆ سەر کۆمەڵگە واقعیەکە بۆ نمونە لە بواری کۆمەڵایەتیە لە وڵاتانی ئەوروپا کە دابڕانی کۆمەڵایەتیان هەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان توانیوێتی بەشێک لە فەراغی واتە ئەم دوو کۆمەڵگەیەکی واقع کۆمەڵگەیەکی افتیرازی ئەم بەکارهێنانی ئەم تۆڕە کۆمەڵایەتی ئەم کۆمەڵگە افتیرازیە ئەکەوێتە سەر کۆمەڵگە واقعەکە ئەگەر زۆر جار ئەم بەکارهێنانەکە فەراغی کۆمەڵگە واقعەکە کەم پڕەکاتەوە زۆر جار گەشە ئەدا بە ئەو بوارانەی کە نەقسن لە کۆمەڵگە واقعەکە و بە عکسیشەوە جاری وا هەیە ئەبێتە گرفت و فشار و بەریەکەوتن بۆ کۆمەڵگە واقعەکە لە وڵاتێکی وەکو ئەوروپا ئەوانەی کە بۆ پێداویستی کۆمەڵایەتیەکان بەکارێنن فەراغی دابڕانە کۆمەڵاتیەکەی لە واقعەکە بۆ کردوێتەوە لە بواری زانستیە ئەوانەی کە ئەیانەوێ لە بە گروپ یا بەکار ینی ئیشی زانستی بکەن ڕێگای دووری بۆ نزیک کردوونەتەوە زانیاری و معریفەی زیاتری بۆ پێداون لە واقعێکی سیاسیە کە تاکەکان چونکە بەرهەمی دەستی تاکەکانە سوسیال میدیا و ئەوانە بەرهەمی هیچ کەناڵێک نهی بەرهەمی دەستی تاکەکانە یعنی بە تەواویمانە ڕاستە ڕەنگە پرۆفایلی وێنەی خۆی بگۆڕێ بەڵام ناخ و دەرهاویشتەی ئەو تاکانەیە کە لە سوسیال میدیا بۆ بەکاری دێن بۆ لەبەرەوەی نەفلتر هەیە نە یاسایەگەیە کۆنتترۆلیکە لە کۆمەڵگەی ئێمە بابەتە هەموو شتێک لای ئێمە بۆتە سیاسی ئێمە کۆمەڵگەیەکی سیاسیمان هەیە ئێمە تاکی سیاسیمان پێگەیاندووە ئێمە هەموو شتێکمان واز لێ هێناوە بۆ سیاست ئیتر سیاستەکە ژەوەیە کە ئەیبینین چۆنەکرێت لەبەر ئەوە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەداخەوە حیزبەکان من ئەڵێم ئەم دەسەڵاتە حکومڕانیە و ئەم جۆرە مۆدی لە حیزبایەتی کە لە هەرێمی کوردستانە هەیە کۆتایی نایەت هەتا هەرچی بە هاو قیەمی جوان لە ناو کۆمەڵگەی کوردیا کۆتایی پێنەهێنێ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەداخەوە ئێستا بۆتە شوێنێک بۆ بەرکەوتن شوێنێک بۆ ناشرینکردن شوێنێک بۆ تەشیرکردن قسە یەکێک لەم بەرپرسەکانی ئێستا کە لە هەرێمی کوردستانە هەیە وتی حیزب هەیە فراکسیۆنەکەی قسەیەکە کا وەزیرەکانی قسەیەکە کا مەکتەب سیاسیەکەی قسەیەکە کا من شتێتریشی بۆ زیادەکەم سوسیال میدیاکەشی قسەیەکەکە ڕاگەیاندنەکەی تەلەڤیزیۆنە واقعەکەی لەبەرەوەی یاسا چاودێرە لەبەرەوەی لەسەر یەکەوێ زمان حاڵە شتێکی تر ئاڵێ لەگەڵ مەکتەب سیاسیەکە دانیشە چاخوا نوکتەکە بەڵام لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بیر لەوە ناکاتەوە کە ڕاستە تۆ ئەم جەنگەت لەگەڵ پارتەکەی بەرامبەر دروست کردووە یا بە قیادەکانی ئەشکێنی یا تەشیر و ناوزڕاندنی پێەکەی ئەی ئاسەواری ئەم کولتورەی کە تۆی خەیتە ناو کۆمەڵگە
ینی چۆنە لەبەرەوە ئێمە بەڕاستی چۆن میدیامان بە سەقەتی بەکارێنا چۆن سیاستمان بە سەقەتی کرد زۆر شت کۆمەڵگەی کوردی چۆن نەتەوایەتیمان هەر بە سەقەتی کرد لە هیچ شتێکان نەگەشتین بە نەتیجە دینداریشمان هەر بەوا کرد لە ینی لە سوودمان لە هیچ شتێک نەبینی هەموویمان بەڕاستی بە ناتەواوی جێبەجێ کرد تۆڕە کۆمەڵایەتیەکانی ژیانی من سێری هاوڕێم ئەەکەم چەندین هاوڕێم هەیە لە نەتەوەکانی تر تۆڕێکی کۆمەڵایەتی جوانی هەیە ئارام باسی شتە کۆمەڵایەتیەکانی خۆیەکە باسی ئیستینتاجە کۆمەڵایەتی و سیاسیەکانی خۆی ئەکا لە ناو هەرێمی کوردستانە تۆڕی کۆمەڵایەتی بووەتە جەنگێکی شاراوە جەنگێکە چەندین کولتوری ناشرین و بەهای ناشرین و ڕق لە ناو کۆمەڵگەی کوردی و لە ناو تاکی کوردی و لە ناو گەنجی کوردی هاچێنێت لەبەرەوە دەرهاویشتی واقعەکەیە واقعی کۆمەڵگەی کوردی و تاکی کۆمەڵگەی کوردی و سایکۆلۆژیای کۆمەڵگەی کوردی بەو شێوەی کە چەند ساڵە سیستمی پەروەردە و سیاسی و سیاسیەکەمان تاکەکەی دروست کردووە هەر ئەوە ئەخڵقێنێک کە ئێستا لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان واقعترە لە میدیامان واقعترە لە دەم و چاومان ئەوە واقعی ئەم کۆمەڵگەیە بۆ چونکە تۆ تاکێکە دروست کردووە تۆ پەیجێک بۆ تاکێک دەکەیتەوە بۆ گروپەکە دەکەیتەوە حیزبەکان ئەڵێ جنێوی تیا بدەن تەشیری تیا بکەن بەرامبەری تیا بشکێنن ئەم کولتورە بەجێهێڵی لە ناوی نابەڵام کاتێکی ژێتە ئەفو زۆر بە کورتی پێ دوای ئەو واقع خراپەی کە کۆمەڵێک نمونەت لەسەری هێنایەوە بۆی کۆمەڵگای کوردی چۆنێتی بەکارهێنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا پێویستە ڕێک بخرێ یاخود هەر ڕەشبینی بۆی کە ئەو دۆخە هەر تێپەڕێنی من زۆر ڕەشبینیشم و زۆریش هەوڵیشی بۆ دەم لە پاڵێ جا دوو جۆر گەشبینی و ڕەشبینی هەیە من پێم وایە گەشبینیکردن بەرامبەر هەموو شتێت و هەموو شتێک گەشبین بیت نەتیجەی کەم بیرکردنەوەت و کەم هەوڵدانتە من زۆر گەشبینم لەگەڵ گەشبینیەکەشە هەوڵەدەم ئەبێ ئەم شتانە ڕێک بخرێ ئەبێ ئێمە ڕۆژێک بگەینە ئەوەی کە بزانین ئەم ئاسەوارە سلبیانە چۆن چارەسەر بکەین بەڵام ئاسانیش نییە ڕێکخستنی چونکە ئێمە چونکە بۆشایی یاساییمانە هێشتا تەلەڤیزیۆنمان ڕێک نەخستووە لە 36ەوە تەلەڤیزیۆن لە عالەما هاتووە لە 20ەکانەوە یاسای ڕیکلام لە عالەما ڕێکخراوە هێشتا ئەمە کاڵێن یاسای ڕیکلام خەڵکێک هەیە دژایەتیمانەکە ئێمە ڕۆژنامەمان ڕێک نەخستووە مۆدیلی ڕۆژنامەی چاپکراو نەما ئێمە هێشتا یاسامان بۆ ئەوە نییە لەبەرەوەی یاساشمان نابێ بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵام بێئومێدیش نین ئێمە وەکو خۆمان خەریکی پرۆژین و خەریکی هەنگاوین بەڵام هەتاوەکو سیستمەکە لە بناغەوە چارەسەر نەکرێ قسەکردن لەسەر ئەمانە میدیایە تۆ حەقی خۆتە قسەی لەسەرکەی ئێمە ژۆک و پسپۆڕێک حەقە ئەم شتانە بە خەڵک بڵێن بەڵام لە بناغەوە شێواوە کەی لە بناغەوە ڕاست کرایەوە ئەو کاتە کاتیەوەی قسە لەسەر ئەمانە بکەین زۆر باشە دکتۆر هەر لە بابەتی مەسەلەی یاسایی و ڕێکخستن و یاخود سزاکانی سەر بڵاوبوونەوەی هێندەشت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە سایتە ئەلکترۆنیەکان لەگەڵ دکتۆرە قسەمان کرد یاسایەک هەیە بۆ ڕێکخستنی ئەو تەشهیرەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکرێتەوە ئەگەر نییە پێویستە چۆنی بێ بۆ نمونە خەڵکێک هەیە ئەکاونتێکی هەیە یاخود پەیجێکی هەیە هەزاران لایکی هەیە کۆمەڵە شت لەسەر کەسێکی دیاریکرا بڵاو دەکاتەوە خۆ لەسەر کەساتێکی دیاریکرا بڵاو دەکاتەوە ئەو هەزار هاوڕەیەکە هەیەی هەموو ئەو شتە دەبینێت دوجار کۆمەڵی خەڵکی تر بەهۆی ئەوانەوە هەمان بابەت دەخوێنەوە بەڵام کەسی بکەر باز لەو دەکە دەڵێ خۆ هیچ یاسایەک نامگرێتەوە بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتیەکان هیچ سزایەکی لەسەر نییە فەرقی چییە ئەو تەشهیرەی کە لە سایتێکی ئەلکترۆنی دەکرێت یاخود لەسەر ڕووپەڕی ڕۆژنامەیەک دەکرێت و لەگەڵ ئەو تەشهیرەی کە لەسەر سوۆشیال میدیا یان لە ئەکاونتی تایبەتی کەسێکەوە دەکرێت پێویست نییە ئەمە ڕێک بخرێ تاکەی ئاوا بێت دیارە تا ئێستا ئەمە ساڵی 2017 4 یاسا هەیە یان دکتۆرش ئاماژەی پێکرد بەس ئاماژەی بە یاساکان نەکرد پرسیارت لە من کرد وەڵامەکەیەوە یان ئێمە چەند یاسایەکمان یاسای ژمارە دەی ساڵی 93مانێ پەرلەمانی کوردستان یاسای چاپەمانیەکانە کە کتێب و نامیلکە و بڵاوکرا هەمووی ئەگرێتەوە یاسایەکی ترمانە یاسای ژمارە 35 ساڵی 2007 یاسای ڕێخستنی کاری ڕۆژنامەنووسی کە لێوە باسی تەشهیر و باسی ناوزڕاندن ئەوانە کراوە بەڵام لە ڕۆژنامە و گۆڤارە باس کراوە تەنانەت باسی ئێزگە و تەلەڤیزیۆن شتیانە چ جای ڕۆژنامەنووسی ئەلکترۆنی و تۆڕی کۆمەڵایەتی یاسایەکی ترمانەیە یاسای خراپ بەکارهێنان یا قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە زیاتر بۆ مۆبایل و ئیمێڵی ئەلکترۆنی و ئەوانەیە لە ئینتەرنێتە ئاماژە نەکراوە یاسای ژمارە 11 ساڵی 2008 ئاماژە نەکراوە بە تۆڕی کۆمەڵایەتی بەڵام لە ساڵی 2009 تەنیا ڤایبەری بۆ زیاد کراوە ئەویش هەر جۆرێکە لە
پەیوەندیکردنی مۆبایل بەڵام لە ڕێی ئینتەرنێتەوە ئەم یاسایانە وەکو ئەوەی کە بڵێ بەرکارە لە دادگاکان ئیشی لەسەر دەکرێت ئیشی لەسەرەکرێت ئێستا حاڵی حاضر چەند کەیسێک هەیە تەنانەت مەسەن چەند ڕۆژنامەنووسێک لە ڕۆژنامەنووسی ئەلکترۆنی لە سایتەکان شتیان نووسیوە هەندێک لە دادوەرە بەڕێزەکان یاخود ئەوانەی کە سکاڵیان لەسەریان کردووە بە یاسای تر یان هەوڵ دراوەکە دادگای کرێن بە یاسای کاری ڕۆژنامەنووسی نەکراوە کامە لێرە فەراغێکی یاساییمان هەیە سەبارەت بە تۆڕی کۆمەڵایەتی تا ئێستا هیچ بڕگە و بابەتێکمان نییە کە یاسایەکی تایبەت بەڕێخستنی تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵام لێرە چەند حاڵەتێک هەیە یەکێک لە کێشەکانی تەکنەلۆژیا ئەوەیە کۆنتترۆل ناکرێت شتێکی بێسنوورە لە ڕووی سکویرەتەوە ناتوانانی کۆنتترۆلیکەی و ناتوانانی یاسایەکی گشتگیری وای بۆ دابنی لە کوردستانە دیارە تا ئێسەوە کوتم نییە هەندێک جار ئەو کەسە ئەڵێ من ها کراوم یا بە فعلی ها کراوە یعنی هەندێک خەڵک ئەوانی کە مەسەلەن چالاکی مەدەنی بوون یا مەسەلەن سەربەلایەنێکی دیاریکراون سێرەکی لایەنەکەی بەرامبەر کەسانی شارەزە هەوڵە دەن هاچی بکەن هەوڵە دەن وای لێ بکەن تووشی کێشەی یاسایی بێت لە کوردستانە لە لای خۆمە ئەنی کێشەی زۆر هەیە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان تر کێشەی خێزانی بێت کێشەی سیاسی بێت کێشەی ناوزڕاندن و تەشیر و شخصی بێت بەڵام تا ئێستا بە هەڵپێ سەریاوی ماوەتەوە بەڵام کاتی ئەوە هاتووە ئەنی هەوڵ بدرێت ئەو یاسایی کە باسم کرد یاسای خراپەکانی ئامێر ئەلکترۆنەکانی ئەنی زیاتر مۆبایل ئەگرێتەوە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و ئینستاگرام و مەسەن خزمەت گوزارەکانی تریان جۆرەکانی تری تۆڕە کۆمەڵایەتەکان یوتیوب و ئەوانی تر تویتەر و چی ناگرێتەوە دکتۆر ئەگەر بێت و یاسایە کە باست کرد زۆرترین ئەو بابەتانە ببوێرێت کە ئەمەژێت پێدا تەنانەت باسی تەلەڤیزیۆن و هەندێک سایتی ئەلکترۆنی و ئەوانەشی تێدا نییە تا چەندە لە ڕووی بەریەکەوتن لە ڕووی تەشهیرکردنی زیاتر لە ڕووی داشورینی کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتیەکان پەرە دەسێنە بەوەی کە کەسی بکەرەوە بزانێت کە هیچ ڕقابەیەک نییە هیچ یاسایەک نییە بۆ هۆکارە نەسزای حاڵەت باسەکەم یان یەکێکی ئەوەیە کە خزمەت گوزاری ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان بەردەستە یعنی هەموو کەس بۆ خۆی ئەتوانێت بنووسێ و ئەکاون دروستکە و سایت ئەلکترۆنی لە ئینتەرنێت دروستکە و ئەوانە خاڵەتێکی تریش ئەوەیە ئەو کەسانە ئەکرێ ماسک و دەموچاوێکی ینی ناوێکی خوازرا و وێنەی خوازرا و هەیە نێرە خۆیەکە بەمێ هەیە گەنجە خۆیەکە بە پیر هەیە مەسەلەن لەوانەیە کادرێکی سیاسی بێ خۆیەکە بە چالاکی وانێکی مەدەنی یاخود هەموو پرۆفایل و هینی خۆی ئەگۆڕێ ئەمە بە ئاسانی تۆ ناتوانانی حتا لە حاڵەتی سکالاشە بیدۆزیتەوە یاخود جاریوە هەیە کەسەکە ئەکاونتێکی هەیە بە ناوی فەرمی خۆی و وێنەی خۆی و ناوی خۆی و بەڵام هاک ئەکرێ لەلایەن گروپە هاکەرەکانەوە کە ئەمە دیاردەیەکی گلۆباڵ و جیهانیە ئینتەرنێت لە کوردستانە نیە حاڵەتێکی تر ئەوەیە یانی یاسایەکمان نیە کاتی ئەواتۆ یاسایەکی ئەلکترۆنیمان هەبێ یاسایەکمان نەبێت تایبەت بە ڕۆژنامەنووسی ئەلکترۆنی تۆڕە کۆمەڵایەتەکان جگە لەوەش ئێستا ئێمە لەم کەناڵە دانیشتوین مەسەن هەموو کەناڵێکی تەلەڤیزیۆنی ناسنامەکەی دیارە شوێن و بارەگەی دیارە کەسەکان و ستافەکەی کە کارەکەن تایە هەر لە بەڕێوەبەر ئەنجومنی بەڕێوەبردن و پێشکەشکار و بێژەر و هەواڵسەز هەمووی دیارە بەڵام لە تۆڕی کۆمەڵایەتی ئەوە نییە یا لە سایتە ئەلکترۆنیەکانە هەرچەند ئێستا ئەوانی کە سایت ئەلکترۆنی دروستەکەن لە ڕێگەی سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان و هەوڵ ئەدرێت یعنی ناوی خۆیان ناوی ئەو ستافی کە بەڕێوە ئێبن ئەنجا ڕەزامەندیان ئەدرێتە بەڵام زۆر سایتیش هەیە کە ڕەزامەندی نییە و بە شێوەی نایاسایی کارەکە و تۆڕی کۆمەڵایەتیش ئەوە بێسنوورە جای گروپ بێت تاکە کەس بێت حیزب بێت هەر شتێک بێت فەرمی و نافەرمیمان هەیە زۆر باشە دکتۆرە سەبارەت بە دروستکردنی بڕیاری سیاسی سەبارەت بە دروستکردنی ئەوەی کە پێی وتێ لۆبی بۆ نمونە کاتی خۆی لە هەڵبژاردنەکانی پێشووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ناوەندە جیهانیەکان باسییان لەوە کرد کە رووسیا لە ڕێی هەڵمەتە ئەلکترۆنیەکانەوە توانیوەتی هاوسۆزیەک یاخود لۆبیەک دروستکە لە بەرژەوەندی دۆناڵد ترامپ بۆی کە هەڵبژاردنەکانی ئەو وڵاتە بباتەوە ئەوە تا چەندە زاهیر و باوە و تا چەندە ڕێی تێدەچێت واقع لە دنیای سیاسەتدا کە ئێستا بابەتە ئەلکترۆنیەکان ئینتەرنێت بە شێوەیەکی گشتی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بەرژەوەندی لۆبیکردنی سیاسی بەکاربهێنرێت خۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەسەڵات و پاوەرێکی یەکجار گەورەی هەیە بۆ هەر شتێ بەکاری بێنیت ئەتوانی هێزێکی ینی هێزێکی تیا دەستخیت
فعلەن ئەوەی کە زۆرتر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا بایەخی هەیە و بۆتە شوێنێکی ئیسیسماری لایەنی ئەو بزنس و مارکێتین و ڕیکلامکردنەیە ئیتر لە مارکێتینێکی کاڵا و بازاڕەوە بیگرە هەتاوەکو مارکێتینێکی سیاسی سەردەمی ئۆباما کە لە هەڵبژاردنەکانی ئەمریکا دەرچووە تەنانەت ناویان نا سۆشیال ئیلێکشن واتە ئەو ئیلێکشنەی کە بەهۆی تۆڕی کۆمەڵایەتیەوە بڕیارەکانی یەکلایی بوویەوە جیاوازی نێوان ئۆباما و منافیسەکانی کەم بوو ینی بە تایبەتی منافیسی دوای خۆی بەڵام قووەی هێزەکەی گەشت ینی کە دیراسە کرا لەوە دەرکەوت کە بە هێزێکی یەکجار گەورەتوانیوێتی جۆرەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە یوتیوب و لە تویتەر و لە فەیسبوک و ئەوانە هەمووی بەکاری بێنێت لەبەرەوە قوەیەکی یەکجار گەورەی هەیە ئێستا ئەتوانم بڵێم هەروەکو چۆن میدیا کاتی خۆی وەکو ئامرازێک بەکار هاتووە لە جەنگەکانە دواتر بۆ داگیرکاری کولتوری بەکار هاتووە بۆ داگیرکاری عقل بەکار هاتووە ئێستش سەردەمی ئەو جۆرە لە میدیایەوە سەردەمی ئەو جۆرە ئەو ئامرازە بەهێز و بەتوانایە لەبەرەوە بۆ پاوەری بۆ لۆبی دروستکردن بۆ ڕایگشتی دروستکردن بۆ بواری بزنس بۆ بواری مارکێتین ئێستا فەیسبوک سایتەکانی تر لە هەوڵی پێشبڕکێ ئەوان بگەنە ئاستی فەیسبوک بۆ ئەوەی بتوانن ڕکلامەکانیان لەوێ بکەن بۆی بتوانن کاڵاکانیان لەوێ نمایشکەن یعنی ئیسیسمارێکی گەورەی مادی جیهانیە لە هەمان کاتیشا تۆ هەر کەسێک بە هەر ئامانجێک بیاوێت ئەتوانێت بەکاری بێنێ ئامانجی سیاسی ئەتوانی یەکێک لەو پێگانەی کە لەو ئیجابیانەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیەی بۆ بەناوبانگکردنە کەس ئەتوانێت خۆی تیا بەناوبانکە ئەتوانم بڵێم میدیایەکی شخصیە ئەمرا میدیایەکی شخصیە کە تۆ میدیایەکە بۆ خۆت لە ماڵەکەی خۆتە هەموو جۆرەکانی میدیایە لە ڤیددیۆ لە ئۆدیۆ لە هەموو ئەوانە وە لە بەردەسەڵاتی خۆشتایە بۆیە پاوەری ئەوە ئەکەوێتە سەر پاوەری ئەو عقلێتی لە پشتەوە بەکارێنێ حزب هەیە بەکارێنێ بۆ لۆبیەک حزب هەیە بەکارێنێ بۆ شکاندن حزب هەیە بەکارێنێ بۆ ناوبانک شەریکە بەکارێنێ بۆ بازنی خۆی ئەکتەرە بەناوبانگەکان و کەسە بەناوبانگەکان بەکارێنن بۆ زیاتر بەناوبانگکردنی خۆیان هەموو کەسێک ئەتوانێت بەشی خۆی لەو ناو کۆمەڵگە ئیفترازیە بەکاربێنێ ئیتر هەموو ئامرازێکی میدیاییش هەموو ئامرازێکیش لایەنی ئیجابی و لایەنە سلبیەکانی هەیە زۆر باشە دکتۆرە ببوورە باز لەوە دەکەن کە لە جەنگی جیهانی دووەم ڕاگەیاندن بۆ هۆکاری ڕاستە و خۆی هەڵگرسانی جەنگەکە ئێستاش تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود ئینتەرنێت دەتوانێت هەمان ڕۆڵ ببینێت لە بەریەکەوتنی هێزەکان ئەتوانێت بەکاربێنرێت بۆچی بەکاربێنرێت ئەتوانێەوە بکرێت لە بەهاری عەرەبیا ئەگەر دیراسە بکە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆڵی خۆی هەبووە لە هەموو وڵاتەکانە لە هەڵبژاردنەکانە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆڵی خۆی هەبووە لە ئێستاشدا ینی ئێمە هەر نمونەیەکی ببینین کە ئێمە ڕەنگە بەهێزێکی کەمتر چوبینە ناو جۆرەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەستەکەی ئاسەوارەکانی ئەوە تا جاری وایە ئاشتەوایی کۆمەڵایەتی خاتە مەترسیەوە جاری وایە ئاشتەوایی سیاسی نێوان پارتەکانە خاتە مەترسیەوە جاری وایە کێشەی گەورەی کۆمەڵایەتیمان بۆەکە لەبەرەوە پاوەرێکی یەکجار بەهێزی هەیە و دەسەڵاتێکی بەهێزە و کۆمەڵگەیەکی ئیفترازی فراوانە ئەم کۆمەڵگە ئیفترازیە لە بەرامبەر کۆمەڵگە واقعەکە ڕنگدانەوەیەتی هەندێک جار ئەو ڕنگدانەوەی لە کۆمەڵگە ئیفترازیەکە ئەبێ جارێکی تر کاریگەری دروستەکاتەوە بۆ سەر کۆمەڵگە واقعیەکە ئیتریا بە ئیجابی دروستیەکە بە سلبی دروستیەکات زۆر باشە دکتۆر ژیان هاتمۆ لای بەڕێزت تۆڕە کۆمەڵاتیەکان خۆت دەزانی زۆربەی کات لە ناو خەڵک باسلەوە دەکرێت کە ئامرازێکە بۆ بەسەربردنی کات بۆ ئەوەی کە تەنیا کات کوشتنە لای کۆمەڵی خەڵک پێشتر زانست و معریفە لە دووتوێی کتێبدا یا لە ئەنجامی خوێندنەوەوە لە کۆمەڵک بابەتی ترەوە سەرچاوی دەگرت بەڵام ئێستا دەبینین خەڵکێک هێشتا نوقۆلی لەوە دەکات دەڵێت من زانست و زانیاری لە ئینتەرنێتەوە وەردەگرم پەیدابوونی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان زیانی بۆ بە پێگەی کتێب و علم و معریفە گەیاندووە یاخود ئەمیش هاوتەری بە لەگەڵەوەی کە دەتوانین سوودی لێ وەربگرین لە ڕووی زانستیەوە دەرێ ئەمە هەردوو لا کەسی ئەکادیمین ئەبێت ئێمە بڵێن ئەمە باشە و خراپە ئەمە شتێکی ڕێژەیە ئەبێت توێژینەوەی لەسەر بکرێن ئەنجا ئەتوانی دەرەنجامێکی دروست و زانستی بی دیارە تەکنەلۆژیا بەگشتی هەمووی بەرهەمی مرۆڤە ئەم تەکنەلۆژیایە
موشکشی دروست کردو ئەتۆمیشی دروست کردو ئۆتۆمبیل و کەناڵی ئاسمانی و تەلەڤیزیۆن و ئێزگە و تۆڕی کۆمەڵایەتی و ئینتەرنێتشی داهێنا لەبەر ئەوە مرۆڤ هێزەکە ینی کایەکی کۆمەڵایەتی کە ئەتوانێت باش و خراپ بکات چاک و خراپ بکە تەکنەلۆژیاش زادە و بەرهەمی عەقڵی مرۆڤ و لە بەردەستی مرۆڤایە و کردەی مرۆڤ خۆیەتی ئەتوانێت بۆ چاک و خراپ بەکاری بهێنێ باسی کتێب و معریفە ئەوانت کردیانی ئێمە ئێستا کتێبی ئەلکترۆنیمان هەیە لە ئینتەرنێت ینی ئەتوانی مەکتەبی ئەلکترۆنی گەورە هەیە تەنانەت زانکۆی ئەلکترۆنیمان هەیە یا ئەوەی پێوترێ تعلیم عن بعد ینی زانکۆی ئۆنلاین کە ئەمانە شتی نوێن و شتی گرنگن یا کتێبی ئەلکترۆنی کە تۆ ئەتوانی ئەو کتێبە ئەلکترۆنی بخێتەوە لە جاتی ئەوەی کتێبی کاغەزی بێت میدیا بەگشتی ڕۆڵی هەیە لە بابەتی هەنووکەوی پێدانی هەواڵ و زانیاری و بابەتی کار بەسەربردن و مارکێتین و ڕیکلام هەموو ئەوانەی کە دکتۆرە نەزاکەت باسی کرد یا پێکهێنانی ڕایگشتی و تەسویقی سیاسی و دیعایی سیاسی و هەموو ئەوانە سوشیال میدیاش بە هەمان شێوە ئەکرێت بابەتی هەنووکەی و گەرماوگەرمی تابێ ئەکرێت کەناڵێک بێ بۆ ڕیکلامکردن کەناڵێک بێ بۆ پەیوەندی گشتی کەناڵێک بێ بۆ هوشیاری سیاسی کەناڵێک بێت بۆ بەهێزکردنی دەنگ و سەنگ و پێگەی جەماوەری خۆت بەڵام کەناڵێک بێ بۆ ململانی و چەبڕچی سیاسی بەڵام بە شێوەیەکی شەریفانە نەک بە شێوەی ئەوەی یەکتر شکاندن و لەسەر حسابی شکاندنی کەسێتی بەرامبەر ئەشکرێ کەناڵێک بێت بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ کات بەسەر بردن ئەمە یەکێکە لە ئەرکەکانی بەڵام ئێستا دیاردەیەکمانە دیاردەی ئاڵوودەبوون بە تۆڕە کۆمەڵایەتەکان لەلای ئێمە ینی خەڵکی وا هەیە شەو و ڕۆژ لەسەر ئەم تۆڕە کۆمەڵایەتیە مەبەستم ئەوە بۆ تەوزیحێک لەو پرسیارە دروستکەم ئێمە دەبینین هەمومان ئەوەی کە لە کتێبدا دەیخوێنینەوە خەڵکی تریژەوە باز دەکا و لە ناو کۆڕ و کۆمەڵدا ئەوە نەک تام و چێژی هەیە زیاتر وەری دەگری و کەمتریش بیرت دەچێتەوە بەڵام ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیخوێنەوە شتێکی ساتحیە و بەردەوام سەرنج ڕادەکێشێ بەڵام کە تێپەڕت کرد ئەو کاتەیە ئەوەی کە دەمێنێتەوە هەر ئەو زانستەیە کە لە کتێبەکانەوە وەرگرتووە ئەو کتێبانی لە بەردەست زیاتر کتێبێکی مەوسوقن لەوانەیە سەرچاوەکی دیار بێن و سەرەکی دیار بێت ئەنجا شتێکی مادیە لە بەردەستایە ینی تۆ هەموو کاتێک ئەتوانی بستەوە سەری بەڵام لەوەچێت تۆ هەموو کاتێک یا ئەو کتێبە لە یان ئەو بابەتە ئەلکترۆنیە لەوانەیە نووسەرەکەی سەرچاوەکەی دیار نەبێت شتێکی ئەتیبار نەبێت بەڵام ئێمە کتێبمان هەیە هەر بە هەمان شێوەی ئۆریجیناڵ و ئەسڵەکەی ینی داونلۆد دەکرێ و شتێکی معتەبەرە بەڵام ئێمە ڕاهاتوین زیاتر بە کتێبی کاغەزی و یا ئەو شتانەیە ڕۆژنامەی کاغەزی هەنی ئێستا ئێمە ڕۆژنامەمان هەیە بەبێ کاغەز و مەرەکەب ڕۆژنامە بە شێوەی ئۆنلاین ڕۆژنامە بەبێ وابەستەبوون بە چوارچێوەیەکی دیاری کراوە کە زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتەکانیش ئەکرێت ئەنی زۆر لە کەناڵە ئاسمانەکان زۆر لە دام و دەستگاکان ئەنی ئەم ڕۆژنامەیە بە هەمان شێوە سەیدەکەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە خول لە ئینتەرنێتە هەیە بەڵام ئەمە ینی لایەنی سەلبی و ئیجابی هەیە زۆر جار بەکارهێنانی زۆر بەکارهێنانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکانی ئەنی دەرهاویشتی هەیە لەسەر جەستا لەسەر لایەنی دەرونی لەسەر لایەنی کۆمەڵایەتی و دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی کێشەی سیاسی ینی هەموو ئەوانە تەندروستی هەموو ئەوانە ینی کاریگەری هەیە لەسەر کەسەکان من هەر حەزم کرد ئەوە بڵێم ینی یەکێک لە توێژەرە ئەمریکیەکان کە سایەکە لە بواری سایکۆلۆژیا کیمبرلی یۆنگی ناوەڵێت ئەگەر هەر کەسێک لە ماوەی هەفتەیەکە زیاتر لە 38 کات ژمێر ینی تۆڕی کۆمەڵایەتی ئینتەرنێت بەکاربێنێت ئەمە پێوترێ حاڵەتی ئیدمان بوون بە تۆڕە کۆمەڵایەتەکان ینی ئاڵوودەبوون بە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمە پێویستی بە چارەسەری دەرونیە هەتانانەت ئەو لە ساڵانی نەوەتەکان و بڵین سەرەتای 2000 ینی سنتەری تایبەتی کردوێتەوە بۆ ئەگەر ئەمە جێبەجێکەین لەسەر تاکی کۆمەڵگەی کوردی زۆربەی تاکی کۆمەڵگەی کوردی ینی ئاڵوودە بۆ بە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەنی هەموو غەمی خەو و خۆراکی بەکارهێنانی تۆڕی کۆمەڵایەتی زۆر جاریش زیاتر ئەوەیە بۆ بێزارکردنی بەرامبەرەکەی یا شکاندنی بەرامبەرەکەی زۆر بەکەمی سیرەکەی بۆ شتی باش لەوانەیە سوودی لەوەرگرێت. دکتۆرە بەڕێستان باستان لەوە کرد کە لە دنیای دەرەوە لە وڵاتانی دیکە زیاتر تۆڕە کۆمەڵایەتیەکان سوودی باشی لەوەردەگیرێ وەکو بە بازارکردن ڕیکلامکردن مامەڵەی بازرگانی لۆبی دروستکردن جوڵاندنی ڕایی گشتی بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین لە هەرێمی کوردستان کەمتر ئەوە بەرچاو دەکەوێت پێدوانیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان یاخود وەکو کۆمەلگایەکی شەرقی تەنانەت زیانمان لێبینیەوە بۆ تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی بەراورد بەو
باشیانەی کە تۆ باست کرد خۆی لانی باشی لە ئەوروپا یەک شتە هەیە لە جار جیاوازیەکەی ئێمە لەگەڵ ئەوانە چۆنە ئەوان گەشەی کۆمەڵایەتیان گەشەی تەکنیکیان گەشەی سیاسیان بە قۆناغبەندی ڕۆشتووە ئێمە بە بازدان ڕۆشتوین یعنی ئەوان گەشتون بە ئامێرێک واقعی کۆمەلگەکەیان بیرکردنەوەی کۆمەلگەکەی سەقافەی کۆمەڵگەکەی ڕۆشتین بەڵام هەر لە دوای ئەوانەوە نا بە دوای ئەوانەوە بچۆنە ئەوان سەقافیان ڕۆشنبیریان پێداویستی واقعی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و بازرگانی و واقعی ژیانەکەی گەشتووە ئەو قۆناغی اینجا گەشتۆ بۆ ئامێرە یعنی وەخواستی پێداویستی کۆمەلگەکەی بووە کاتێک گەشتۆ بە تۆڕە کۆمەڵایەتیەکان خواستی واقعەکە بووە کە کەسێک بە دوای ئەوە ئەگەڕێ ئیبداعێ بکات لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە یعنی کاتێک گەشتۆ بە ئامێری مۆبایل گەشتۆ بە هەر ئامێرێکی تر گەشەی کۆمەڵایەتی و عەقڵیەت و بیرکردنەوەی تاکەکەی کۆمەڵگەی مەراحیلەکەی گەشتووەتە ئەوێ ئێمە لە هەرێمی کوردستانە گەشتین بە زۆربەی ئەو ئامرازانەی کە ئێمە پێی گەشتوین هێشتا عەقڵیەت و بیرکردنەوە و سەقافەی و خواست و پێداویستی تاکی کۆمەڵگەی کوردی و کۆمەڵگەی کوردی نەگەشت بووینە ئەو قۆناغە یعنی ئێمە کاتێک گەشتینە سۆشیال میدیا نەمانەزانین سۆشیال میدیا بۆچی بەکاربێنین ئەوان کاتێک گەشتن بە سۆشیال میدیا بواری بزنسیان بواری خوێندنیان واقعی کۆمەڵگەکەیان خواست بوو بۆیە زانیان چۆن بەکاری بێنن لەگەڵەوە ئەوانیش ڕەنگە کۆمەڵە کێشەیان هەبێ تەنانەت اختیتاف کراوە بەوەی سۆشیال میدیاوە هەراس ئینگلیزیەکەی ینی بێزارکردن ڕوویاوە کێشەی زۆریان هەیە لە دادگاکانە کێشیان هەیە بەڵام وەک ئەڵێم ئەوان سەقامگیرن لە ڕووی سیاسیەوە ئەوان سەقامگیرن لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوان سەقامگیرن لە ڕووی یاساییەوە کاتێک تۆڕە کۆمەڵایەتیەکانیان پێگەشتووە ئەوان یاسای هەموو جۆرەکانی تری میدیایان ڕێک خستۆ میدیا هەمووی بە یاسا بەڕێی خۆی چووە بۆیە زۆر ئاسان توانیان تۆڕە کۆمەڵایەتیەکانیش ڕێکخەن عەقڵیەتی تاکی کۆمەڵگەی ئەوێ و بیرکردنەوەی ئەوێ و فەرهەنگی ئەوێ و پەروەردەی تاکێکی کۆمەڵگەیەکی وا جیاوازە لە عەقڵێتی تاکێکی کۆمەڵگەیەک وەکو ئێمە کە هێشتا ئێستش لەگەڵ مۆبایلا کێشەمان هەیە ئێستش برادەری وا هەیە بە مۆبایل ئیزعاج دەکا هەیە ئەچێتە ناو فەیسبووکەوە سەیرەکەی خەڵک ئیزعاجەکە کاتێک چیتە سەر پرۆفایلەکەی خۆمە پیا ماقولێکە لە دەرەوە بۆ خۆی پۆستی هەیە بۆ خۆشتی هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کو گەنجێک خەریکی بێزارکردنی خەڵکە لەبەرەوە عەقڵیەتەکەمانە خواستەکەمانە من ئەوەنەی لەگەڵ کۆمەڵگەی ئەوروپیا ژیاوم مۆبایلی ناکڕێ ئەگەر نەگاتەوەی پێویستی بە مۆبایل بێ سیارە ناکڕێ ئەگەر بزانێ حاجەی نییە بەوە ئێمە هەموو ئەو شتانێک کە گەشتوین پێی زۆربەی نە بە فەرهەنگ نە بە ڕۆشنبیری نە بە پێداویستی نەگەشتوین بۆیە هەر وایە وا بەکارێنین دکتۆرە ئەرکیچێ ئەم چەمکانە ڕاستکاتەوە و هەموو شتەکان لە شوێنی خۆی بەکاربێنین با یەک شت دیمە سەر ئەو هەرکەش ئێمە گەشتین ینی بۆ نمونە کە گەشتین بە تەلەفۆن تەمسیلە کۆنەکانی ساڵی هەشتاکان سێرکە بە تەلەفۆنی نۆرماڵ خەڵک ئیزعاجەکرا ماڵان بێزارەکە تەلەفۆن تەمسیلەکانی عەلیەفەنی پێوتین کاتێ مۆبایل هاوژنی لەسەر کوژرا ماڵی لەسەر تێکچوو کێشەی کۆمەڵایەتی ڕوویە ئەخمە چخوا لەزەتێکی تایەتۆم بە مۆبایل خەڵک ئیزعاجکەی بۆ عەقڵیەتەکەمانەکە لە پشتەوە ئەو فەرهەنگەی پێی پەروەردەبووین ئەوەی کە لە ناو ناخمانە هەیە لەگەڵ کێشەمان لەگەڵ تەکنۆلۆژیاکانایەوە ئێمە باسیەوە بکەین کێ چاک ینی کێ بەرپرسە لە مەجارێ ئەوەی کە چەند ساڵیش کردمان ئەوەشمان وەکو بڵاویش هەڵوەشایەوە ئەبێ لە سەرەتاوە سیستم بەرپرسە لەمە ئەگەر سیستم ڕێک نەخرێ و ئەگەر یاسا ڕێک نەخرێ هەموو کەسی حەزی لە تاوانە قسەیەکی گۆردن براونەیە سەرۆگۆزیرانی بەریتانیا کاتێ دوو پەرلەمانتاری گەندەڵیان کرد BBC پرسیارێکی لێ کردوتی گەرنتی چیە تۆ پەرلەمانتارەکانی تریشرم گەندەڵیە ناکەن ئەگەر سیستم ڕێگە بدا هەموو کەسی حەزی لە گەندەڵیە ئەگەر تۆ سیستمت نەبێ و یاساد نەبێ سیستمەوەی تۆ بە پەروەردە خەڵک فێری فەرهەنگی و ڕۆشنبیری و سەقافی و چۆنێتی تەعاملکردن بکەی یعنی ئێمە کە ئەوروپا کە گەشت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و زانی ئەبێتە کێشە بۆی لە ڕووی یاسا و فریەی کەوت لە ڕووی سیستمی پەروەردەوە ئێستا بابەتە ئەخوێنرێت لە ڕووی تەعاملکردنەوە بابەتە لە ڕووی عیلمەوە بابەتە لە ناوەندەکانی خوێندن و زانکۆیە لە ڕووی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و تەوعیەکردن و کۆنفرانسات من ڕۆژی ڕۆ هەفتانە مانگانە چەند لینکی و کۆنفرانسی نێودەوڵەتی و عالەمی و بەریتانیم بۆیە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارهێنانی و چوەتە چ بوارێکەوە
140 پەیپەر لە کۆنفرانسێکی تورکیا عرض کرا لە 2014 کە من بەشداریم کرد وڵات هەیە بردوێتێ بواری عسکەریەوە وڵات هەیە بردوێتێ بواری بانقەوە و وڵات هەیە بردوێتە بواری تەنانەت هەموو بوارەکانەوە کاتێ سیرەکەی لە لای ئێمە باسی تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەی ژنێکی لەسەر کوژرا و خەڵک ئیزعاجەکرێ و خەڵک بێتاقەتەکرێ و کولتوری سیاسی حیزبەکانیشمان تەمەەن درێژ بن بە بەردەوامی درێژە ئەخایەنێت بۆ ناو تۆڕە کۆمەڵایەتەکانیشیان داگیر کردووە وەکو چۆن فەرهەنگی پەروەردە و میدیایی ناوڵاتیان بۆ ئاقارە بردووە یعنی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیشە ئێستا دەرهاویشتەیەکەکرێت ئەرکی حکوومەتە ئەرکی سیستمە ئەرکی دەسەڵاتە ئەرکی پەرلەمان و یاسایە بەڵامی تر ئەمانەش زانێکی قسەیان لەسەر زۆر باشە کاک دکتۆر بینە سەر ئەوەی کە دکتۆرە پێشتر ئەوەی ڕوون کردەوە کە لە وڵاتان هەر کاتێک دەگاتە ئاستی پێداویستی اینجا خەڵکەکە دەست بۆ تەکنۆلۆژیا دەبات بەڵام لە لای ئێمە دەبینین کە هەر لە مناڵێکەوە تاکو کەسێکی بەتەمەن ئێستا سەرخاڵە بە جیاوازی بەسەربردننی کاتەکان لەلایەن هەر تاکێکەوە لە ڕووی پۆلێنکردنەوە چ کەسێک زەرورە سەرقاڵ بێ بە بابەتە ئینتەرنێتیەکانەوە یاخود بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە دەبینین کە مناڵێک لە سەرەتاکانی تەمەنیەتی لە قۆناغی سەرەتایی دەخوێنێت خەریکە مدمین بێ بە ئینتەرنێتەوە ئەمە هەم وەکو ئەوەی کە زیانی تەندروستی هەیە ئەو کەسە لەوانێت لە هاتوودا بێ کەسێکی گۆشەگیر بەڵام لە ڕووی ژیاریشەوە ینی پێم وایە لۆژیکی نییە جەنابەت وەکو مامۆستایەکی زانکۆ من وەکو فەرمانبەرێک دکتۆرەش وەکو مامۆستایەکی زانکۆ کەسایەتێکیش وەکو پێداویستێک بەکاری بێنێ بەڵام لەولاوە جگەر گۆشەکانمان ینی مناڵەکانمان هەمان بەکارهێنان بکەن کە ئێمە بەو ئەندازەیە سەرقاڵین زیانی ئەمە چییە کۆمەلگا هەمووی بەیەکەوە وەکو بڵێ مدمین بێ بەو بابەتە ئەلکترۆنیانەوە لە کوردستانەوە دکتۆرەتی هەموو شتەکان تێکەڵاو بووە ینی سیستەمی سیاسی و حیزبەکان ینی ئەو فەراغی کە هەیە ئەو ململانی و قەیرانی کە هەیە ینی ئیفرازات و ڕنگدانەوەی هەبووە لە سەر تاک لەسەر کۆمەلگا لەسەر میدیاکان لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بەڵام کاتی ئەوە هاتووە ینی ئێمە هەوڵ بدەین لە ڕێی یاساییەوە یاسایکی تایبەتمان هەبێ بە ڕێخستنی کاری میدیا ئەلکترۆنی و سوۆشیال میدیا ئەوانە لە ئەمە کاری بڵین پەرلەمان و بە هەمانگی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری ئەوانە لە هەمان کاتی ئەوە هاتووە ینی لە پرۆگرامی خوێندنە چەند وەزارەتی پەروەردە بە تایبەتی حەقا هەوڵ بدات خوێندنی میدیایی و مامەڵەکردن لەگەڵ سوۆشیال میدیایە بخاتە ناو پرۆگرامی خوێندنەوە ئیتر لە قۆناغی بنەڕەتی بێ یا لە ناوەندی بێ لە هەر یەکێک لەو قۆناغانە بێت لە هەمان کاتە ئەرچێکی تری وەزارەتی پەروەردەوەیە لە ڕێگەی توێژەرەکانی دەروونزانی یا توێژەری کۆمەڵایەتیەوە هەوڵ بدات یعنی کەسەکان خوێندکارەکان وشارکاتەوە یاخود ناوە دایک و باوکی خوێندکارەکان بە لە ئەو کۆبوونەوانی کە بە دایکان و باوکان نەکرێت هەوڵ بدرێت بڕگەیەکی ئەوە بەشێکی ئەوە توێژەرێکی کۆمەڵایەتی با 5 دقە 10 دقە لەسەر ئەوانە قسە بکە و شاری بدا بە دایک و باوکیان بەشێکی تر خێزان ینی بەرپرسە لەو حاڵەتە کە دایک و باوکە بێ زۆر ئاگادار بن بە پەروەردەکردنی مناڵەکانیان بە تایبەتی یعنی ئێستا هەموو ماڵێک خزمەت گوزاری ئینتەرنێتی هەیە مناڵێکی داوای مۆبایلەکە یا ئەچێتە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان ئەچێتە ناو سایتەکان ئەمانە بەڕاستی شتی زۆر خراپ و نەرێنین و هەمومان بەرپرسینەوە کە ئەم بەرنامەی جەنابی ینی بەشێکە لەو ئەرکە و بەرپرسەرەتە میدیای و کۆمەڵایەتی کە ئێمە ئێستا قسە لەسەر ئەوواکەین و ئێمەش لە شوێنی خۆمانەوە وەکو مامۆستاکان وەکوانی کە ئەکادیمینانی حەقە مەسەن توێژینەوە بکرێت لەسەر ئەو دیاردانە بەتایبەتی دیاردەی خراپەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و دەرهاویشتەکانی و ئاڵو دەبوون و هۆکاری ئەوە چییە و ڕێگە چارەسەر چییە و حەقا وەکو دکتۆرەوتی یان چەندین کۆنگرە و کۆنفرانسی زانستی بکرێت لە ڕووی سۆسیۆلۆژی کۆمەڵناسی لە ڕووی سایکۆلۆژی دەروونزانی لە ڕووی میدیایی هەوڵ بدەنی ئەوانە چارەسەرکە بەڵام ئێستا ئەگەر قسەکەین لەسەر ئەوانە لەم دۆخ و واقعەیە وەکو شتێکی پێکەنی ناوێت چونکە ئێستا ئێمە سیرەکەین لە کوردستانە حکوومەت ئیفلیس بووە خەیرانی دارایی هەیە خەیرانی سیاسی هەیە ئەو هەموو کێشەی کۆمەڵایەتی و ئابووری ینی خەڵک هەموو کەسێک بۆ خۆی لە ناخا لە دەروونە کەسێکی شڵەژاوە زۆر باشە دکتۆر پێدوانێت تۆڕە کۆمەڵایەتەکانیش ئەوە نەیتر خوڕەکەی سەخت کردو و بارەکەی گرانتر کردو بەتاکیت پێدوانەیە کە لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستان بەراوێش لەگەڵ ئەکادیمیەکان
پرۆژەیەکیان بۆ سنووردارکردن و ڕێکخستن و پۆلێنکردنی بەکارهێنانی ئینتەرنێت هەبا بۆ پێیکە وەکو پێشتر جەناب و دکتۆرەش باسییان کرد لە کوردستان لە کۆمەلگا شەرقیەکان بەلایانی چاک و خراپیەوە بەکاردێنرێت وەکو خوردواری دەڵێ بە ڕاست و چەپ خەڵک بەکاری دێنێت زەرور نەبوو کە پەرلەمانی کوردستان یاسایەکی لەو ڕۆ هەبێت. بەڵێ من پێم وایە چەندین پرۆژە یاسا هەبووە نازانم بۆ تۆڕی کۆمەڵایەتی شت کرابێت لەو بڕایم ڕەشنووس و ئەوە هەبێت چکە ئەوە دکتۆرەش لەو هینایە بەشدار بەوەی ڕێخستنی ڕێکلام ینی ئەم پەکخستنی پەرلەمانە زۆر قەیرانی دروست کرد یەکێک لەو قەیرانانە ئەوە بوو کە نەتوانە کۆمەڵێک پرۆژە یاسای زۆر باش بخرێتە جێبەجێکردنەوە ئەگەر نەبێت حەقی ئەوە هەیە کە پرۆژە یاسایەک پێشکەشی پەرلەمان بگرێت بەڵام کام پەرلەمان من نازانم ینی پەرلەمان ئەو وادی تەواو بوو پەرلەمان ماوەی 2 ساڵ پەک خرا تازە بە تازە ینی لە دوای باران کەپنەکە ئەنی چی بکرێت ئێمە هیچ شتێکمان لە جێی خۆیان نییە ینی کاتێک دەوام ئەکرێتەوە ئەنج فرای ئەوە ئەکەوەندەی نۆژەنی قوتابخانەکان کەنەوە دەی کتێب پەیداکەن بۆ خوێندکارەکان کاتێک کە زستان دی ئەنج بیر لەوە ئەکرێتەوە سوتەمەنی و نەوت و هیچ ینی هیچ شتێکمان پلانمان نییە لە ڕووی میدیایی و لە ڕووی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان شەوە حەقە لایەنە بەرپرسەکان دەستگاکان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەمووی بەرپرسن حەقە کار لەسەرەوەکەن لەوانەشە کار کرا بێت کەم و زۆر بەڵام شتەکە گشتگیر نەبووە یاخود بەرهەمەکەی وەکو پێویست دیار نییە و هەموو تاکێک ئەبێت خۆی بەرپرسە لەوەی کە ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە یا چۆن مامەڵی لەگەڵا ئەکاوەچی بڵاوەکەت و چی بڵاو ناکاتەوە بەڵام بە تەکید شۆڕبوونەوەی ململانە سیاسیەکان وای کرد کە دەرهاویشتەی زۆر خراپ هەبێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان و زۆر کێشەی سیاسی و کێشەی کۆمەڵایەتی دروست بێت. زۆر باشە دکتۆرە باسمان لە زیانی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیان نەکرد لەسەر دابەزینی ئاستی خوێندن دەبینیم کە ڕۆژانە لە ناوەندەکانی خوێندن لە ئەسنای محازەرە و گوێگرتن لە مامۆستا ئاکادیمیەکان کۆمەڵێک قوتابی خوێندکار لە دواوە ئینتەرنێت بەکاردێنن یاخود بە درێژایی شەو لەبەری ئەوەی کە بە سعیکردن و کۆششکردنی وانەکانی زانکۆپی مانگاوە خەریک بن بەشێکیان تاکو بەرەبەیان بە ئینتەرنێتەوە خۆیان سەرقاڵ دەکەن جگە لە زیانە زانستیەکە زیانێکی تەندروستی لاوەکیش بۆ کەسی بەکاربەر دروست دەکات بۆ پێیکە نایڵێ وەکو پێویست شەو بخەوێت ئەمە تا چەندە زیانی لە ئاستی زانستی داوە لە لای خوێندکاران خۆی ئەم تەکنەلۆجیا بەعام پێشکەوتنی تەکنەلۆجیا و لە بەردەستبوونی هەموو ئامرازەکانی تەکنەلۆجیا لەگەڵ هەموو تەمەنەکانە و ڕێک نەخستنی ئاەت بە سیستمە بە یاسایە بە پەروەردەیە ئاسەواری زۆر بەجێ لە نۆرمی ژیانی گۆڕیوە یعنی ئێمە لە کۆمەلگا قانونی کۆمەلگا قاعیدەی کۆمەلگا هەموو کۆمەلگای وایە کاتی خەوتن و کاتی نان خواردن و کاتی پشودان و ئەوانە سابت بۆیان هەبووە بۆ نمونە تۆ تەندروستیان دەبێت لە شەوانە بخەوی 6 سەعات کەمتر نەخەوی نان خواردن کاتی نان خواردن بێت ئەمەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمڕۆ ئەیکەن جارێشتا ئاسەوارەکەی لەسەر ئێمە دەرنەکەوتووە جیلی داهاتوومان من بە جیلێکی پیان ناخۆش نەبێ جیلێکی تا ڕادەیە دەتوانم بڵم بەو شێوە بڕوا عەقلیەن و جەستەییەن و هەموو ستۆکە یعنی گەنجێکە بینی هێزی چوون بە ڕێگای نییە بۆ چونکە خۆی ئاسەواری تۆڕە کۆمەڵایەتیەکان دابش کراوە لە ڕووی بەکارهێنانی هەر تەکنەلۆجیا فیزیکیەوە ئەو کەسە ماسوولکە تووشی لاوازی ماسوولکە بێ ناجوڵێ تەنانەت نۆرمی ژیانیشی تێکچوو خواردن لە کاتی خۆیان ناخورێ چوونە دەرەوە نییە تاکێکی منعەزیلی دروست کردووە خێزانە بینی هەز ناکەێرە مناڵتان هەیە گەنجتان هەیە لێن نایەنە دەرەوە بە ژووری خۆیاتی نەنان ئەخوانە تێکەڵی کۆمەلگاکە هەر نازانێت کۆمیونیکیشن کایکە لە مشکلەکانەوەیڵێ ئەم جیلەکە لە داهاتوە وای لێ ناتوانێت فیس تو فیس کۆمیونیکیشنکە ینی سەری دەم و چاوی یەکتر بکە بۆ پاڵکەوتووە چاتەکە ترکە چێتە دەرەوە جواب ئەو زانێ بە پاڵکەوتنەوە میوانێکیش بێ دەتوانێت قسەی لەگەڵا بکە ئەمە هەر لە شتێکی بچووکەوە بگرین لە ڕووی کاریگەری لەسەر پرۆسی زانستی بە تاکید کاریگەری هەیە زۆربەی خوێندکارەکە لە نەخەوتم تا بەیانی نەخەوت و ئینتەرنێتی لە بەردەستایە شتی نەخوێندوێتەوە خەریکی ئەوە بووە بەس تەنها مێشکی خەریکیەوە نییە بڵێ کاتەکەی سەرف کردووە چەند شەڕی کردو لە ناو فەیسبووکە
دایکی وا هەیە لە نازانم کوڕم نەچۆتە دەرەوە کە چێ لە خۆی بێتاقەتە نەچۆتە دەرەوە لەوانێت دە شەڕی کرد بێ لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکە لە ماڵەوە چەند ئەزیەتی داوە چەند غیرەی بۆ دروست بووە چەند بێتاقەت بووە بە سەرکەوتنی ئەوانە چونکە مەشاکیلەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان توش غیرەبوونیتیایە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی فیزیکیەوە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی زانستیەوە لەبەرەوە ئەگەر ئەمانە قیاسکەین هەر لەسەر تاکێک قیاسیکەین هەر وەکو جەستەیی خۆی ئاسەوارەکەی بەکارێنێ ئیتر چی بەکارێنێ و چۆر بەکارێنێ ئەوەش بابەتێکە توانین بڵێن ئەتوانین لە داهاتووە نەتیجەی ئەم جیلە ببینین کە جیلێکە جاری وایە من پێڵم جیلی کلیک هەر بە کلیک یان لایک و ئەزانێت هەموو شتێک بە لایکێک و بە کلیکێک حەل هاوکاران ئەمەژە بە تاوابوونی کات دەکەن بە زۆر بە کورتی ویستمەوەش بپرسم پێشتر باسێکمان کرد کە میدیاش دەتوانێت ڕۆڵی باش بگێرە بۆ ئەوەی کە خەڵکان بە شێوەیەکی تەندروست ئەم ئامێرە ئەلکترۆنیانە بەکاربێنن لێرەدا ویستمەوە پرسیارە بکەم خەڵکی چەوساوە و مافڕە دەتوانێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەرگری لە مافەکانی خۆی بکات و تەوڵی بەدەستێنانی بدات لای ئێمە تا ئێستاوە بووە بۆ نمونە کۆمەڵە کەسانێک لە ڕووی ئەوەی کە ڕایگشتی بە ئینتەرنێت لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕایگشتی دروستکە ڕایگشتی بجوڵێنێ خەڵکێکی ئاسایی هاوڵاتیەک دەتوانێت خۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان سەحافەی هاوڵاتیە لەبەردەستی هاوڵاتیایە بەڵێ ئەتوانێت خۆی یەکێکە لەوانە پێڵەن میدیای دیموکراسی میدیای دیموکراسی ینی میدیای کە توانێت دیموکراسیت بخۆڵقێنێ بۆچی چونکە ئازادیتە توانی گزارش لە خۆت بکەی ئەتوانی ئەوەی لە ناختایە دەری بڕی ینی هەموو شتێک کە تۆ بتەوێت ئەتوانی بەکاری بێنی بۆ هەر مەبەستێک کە بتەوێت مەبەستی ئەوەش ڕایگشتی دروستکەی مەبەستی ئەوە هەر ناویان ناوە میدیای دیموکراسی یان میدیایەکی ئازاد یان میدیایەکی هاوڵاتی واتە هەموو کەسێک ئەتوانێت لەو ڕێگەوە دەنگ و ڕەنگی خۆی بگەێنێ و قسەی خۆی بگەێنێ و ڕای گشتی فعلەن ئەتوانێت لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەکەوێتە سەرەوەی بۆچی بتەوێ بەکاری بێنی ئامێرێکە ئەتوانێت وەکو چۆنەڵێ مەتاتێتیە مرونەتیە بۆ هەموو شتێک کە ئەتوانی بەکاری بێنی ئەو مەبەستت ئەتوانی بپێکیت. بەڵێ زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان دکتۆرە نەزاکەت حوسێن مامۆستای زانکۆ و دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ کە میوانی ئەم تەورەی بەرنامەی مابوون. خۆشەویستانم تەوەری ئەم جارەی گفتوگۆ تایبەت بە کاریگەریەکانی بابەتە ئەلکترۆنیەکان یاخۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر کۆمەلگا چیە؟ زۆر سپاس تا ئێستا گوێگەرمان بوون.